داواکاری شەقام بۆ چارەسەری قەیرانەکانی هەرێمی کوردستان میوانداری بەڕێز دارا محەممەد ئەمین چاودێری سیاسیمان کردووە. مامۆستا دارا سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاوی خواتان لێبێ و کاتەی بەڕێزیشتان باش. زۆر سپاس. سەرنجی بەڕێستان چییە لەسەر کشانەوەی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان؟ ئەو بڕیارە تا چەند خزمەت بە قەیرانەکانی ئێستای هەرێم دەکات؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان لە بارودۆخێکی ئەوە کە هەرێمی کوردستان پێ تێپەڕ دەبێ و برینەکان قوڵتر دەبنەوە و قەیرانەکان ڕۆژ بە ڕۆژ گەورەتر دەبن، پێم وایە هیچ چارەسەرێکی تر نییە جگە لە کشانەوە و دوورکەوتنەوە لە حکوومەتێکی ئێستا هەیە و دەبوو زووتریش بەڕاستی ئەم کارە ئەنجام بدرایە. بەڵام ئێستاش من بەڕاستی دەستخۆشی لە کۆمەڵی ئیسلامی و زوتنەوەی گۆڕانەکەم بۆم هەنگاوی کە ناویانە هیوادارم لایەنە سیاسیەکانی تریش هەمان هەنگاو بگرنە بەر کە ئەمە خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکە و خزمەت بە چارەسەری قەیرانەکان و گۆڕانکاری ڕیشەیەکە لە هەرێمی کوردستان، چونکە بەڕاستی ئەم بارودۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بە گۆڕانکاری لەو حکوومەتە نەبێ چارەسەری کێشەکان زۆر زەحمەتە. بەڵێ، کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان پێویستە چی بکەن بۆ ئەوەی سیاسەت و ئامانجەکانیان هاوتەریب لەگەڵ خواستی شەقام دابێت و زۆرترین خزمەت و دەستکەوت بۆ جەماوەر و خەڵکی کوردستان بەدەست بێنن؟ بەڵام من پێم وایە بارودۆخەی کە ئێستا بە هەرێمی کوردستانە دەڕوا ئەمە زادەی ڕۆژێک نییە، بەڵکو زادەی 26 ساڵ حکومڕانی شکست خواردووی هەرێمی کوردستانە کە لە دەسەڵاتی میلیشیا و حیزبی حکمی کردووە و وای کردووە لە چۆن کاتی خۆی زۆنی زەرد و سەوز هەبوو، ئێستاش بە شێوازێکی تر هەرماوە و هەموو خێروبێری وڵاتە دابەش کراوە و گەندەڵی تا سەر ئێسقان ڕۆیشتووە و قەیرانەکان قوڵ بوونەوە. کوردستان ئێستا بە ملیارات دۆلار قەرزدارە و داهاتی ئەم وڵاتە تەخشان و پەخشان کراوە. کۆمەڵە کەسانێکە بن لەوانەیە دوو موچە و سێ موچە و خەڵکێکی زۆریش بێ موچە و ئەو بارودۆخەش لە هەموو ڕوویەکەوە دەبینین دەرەنجام یعنی خەونی خەڵکی کوردستان بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی بەرەوکوێ ڕۆیشت بە ریفراندۆمێکی شکست خواردوو، ئەوەشیان لەدەستداوە لە 150 خاکی کوردستانمان لەدەستدا. هەموم قەیرانانە پێویستی بە چارەسەری ڕیشەیە. چارەسەری ڕیشەیەش بەڕای من ئەوەیە کە بە دوو شێواز دەکرێت کە شێواز یەکەمیان بە بۆچوونی من پەسەند نییە، ئەویشەوەیە ئەمانە لێرە میلیشیا حکومەکە هێزی چەکداریان هەیە، ڕێگە نادەن بە خۆپیشاندان بە هیچ شێوەیەک. من لەگەڵ خەباتی مەدەنی و خۆپیشاندانی مەدەنیم و شێوازێکی خەباتە لە دنیا، بەڵام لە وڵاتی ئێمە لەبەرەوەی میلیشیا حکومەکە من پێم وایە خۆپیشاندانانە بەو شێوازە ناگە، بەرهەمی نابێ مەگەر حیزبە سیاسیەکان خۆیان سەرپەرشتی و قیادەی بکەن و دوورنی ئەم هێزانە وەکو لە مێژووی خۆیانە بەردەوام ئەنجامیان داوە هەموو هێزیش بەکاربێنن و بەلاشیانەوە ئاسایی بێخوێنی کوڕی خەڵقیش بڕێژن. بۆی ئێمە ڕێ لەوە بگرین مە بۆچوونی من باشترین چارەسەرەوەی هەوڵ بدەین هەڵبژاردنێک بکرێ بە زووترین کات، چونکە کاتی هەڵبژاردن تێپەڕی کردووە، هەڵبژاردننی پێشوەخت نییە لەوە لای داوە بەڕاستی دواکەوتوین بە زووترین کات هەڵبژاردنێک بکرێ. بەڵام ئەم هەڵبژاردنە پێویستی بەوەیە یەکەم میکانیزمی هەڵبژاردنەکە بگۆڕێ لەوەکەوەی جاران نەمێنێ و لیستی و تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە، بە کەسانی دەنجی دووبارە و بە کەسانی مردوو هەموو ئەمانە دەربهێنرێ و ئەو میکانیزمەی جاران تەزویرێکی زۆری پێکراوە شێوازە نەمێنێ. ئەمە لە لایەکی تریشەوە ئەبێ کۆمەڵ و گۆڕان کە ئێستا دووکیان لە حکوومەت هاتوونە دەرەوە ئەبێ بێنن ئەم بەرەیە فراوانتر بکەن، هاوپەیمانیەتی بەرفراوان لە سەرجەم ئەو حیزب و لایەنانەی کە دایانەوێ گۆڕانکاری بکرێ و ئەو سیستمە گۆڕانی ڕیشەی بەسەردابێت کە تا ئێستا سیستمی حیزب و حیزبایەتیە ئەگەر بێت و ئەم حیزبانە ئاوا بمێننەوە لە دەسەڵاتە گۆڕانکاریتیان ناکرێت، چونکە ئەوە سیستمێکیان داڕشتووە کە لە دەسەڵاتی ئەوانیشان نییە ئێستا بیگۆڕن. بۆیە پێویستی بە گۆڕانی ڕیشەیە ئەویشەوەی بە دروستبوونی هاوپەیمانیەکی بەهێز لە سەرجەم حیزبەکان بەڕاست و چەپ و ئیسلامی و ئەلمانی و هەموو حیزبە نیشتیمانیەکان کە مەبەستیانە ژیانی خەڵک باش ببێ، تەنانەت کەسایەتی و لایەن و هەموو ڕێکخراوێکی سیاسی کە بێتەناوە ئەم هاوپەیمانێتێ بە پشتیوانی کۆمەڵانی خەڵک و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و دۆستانی خەڵکی کوردستانیش کە هاوپەیمانەتێکی بەهێز دروست بکرێ بۆی گۆڕانکارێکی ڕیشەیی بکرێ لەم دەسەڵاتێکی ئێستا هەیە لە هەرێمی کوردستان. زۆر باشە. زۆرێک لە هاوڵاتیان و گروپەکانی ناڕازی داوای مانگرتنی سەرتاسەری و ئەنجامدانی هەڵبژاردنێکی خاوێن و هەڵوەشانەوەی حکوومەت دەکەن. ئەم داواکاریانە تا چەند ئەگەری جێبەجێکردنیان هەیە؟ ئەگەر دەسەڵات نەچێتە ژێرباری ئەم داواکاریانی شەقام چی دەکا بۆ چارەسەرکردنی دۆخی هەرێم؟ من پێم وایە کارێکی ڕەوایە خۆپیشاندان و مانگرتن و
هەموو ئەمانە کارێکی ڕەوایە و خەباتی مەدەنیە و مافی کۆمەڵانی خەڵکی کوردستانە. بەڵام ئەم دەسەڵاتەی ئێستا ڕێگە بەو خۆپیشاندانانە ناداوەکو کە بینیمان ئەگەر لە سلێمانی شا بکرێت لە هەولێر و دهۆکە ڕێگە پێنادەن و زۆر ئاسایە بەلایەنەوە خوێنی خەڵکیش بڕێژرێ. بەڵام من ئەڵێم ئەگەر ئەمەشیان تا وەکو پێویست نەکرا هەوڵ بدەین بە زووی هەڵبژاردن بکرێ، ئەمەیان ئاسانترە دووش. بەڵام گرنگەوەی ئەم هەڵبژاردنانەی کاکرێ بێ خەڵکی کوردستان دوا قسەی خۆی فڵە بێ. من پێم وایە هاوڵاتیان بەرپرسیارن لە دیاریکردنی ئایندەی خۆیان. ئەمڕۆ کاتیەوەتەوە خەڵکی کوردستان مەسیر و چارەنووس و ژیانی خۆی و هەرێمەکە و میلەتەکە و مێژوشمان دیاری بکە. ئەویش بەوەیە وەکو پوتەمە بێ لایەنە سیاسەکان ڕابەرایەتی خەڵک بکەن و هاوپەیمانێتێکی بەرفراوان دروست بکرێ بەدەر لە بیرروبۆچوونی جیاواز بۆ ئەوەی کە خەڵقیش پشتیوانی لێ بکە لە هەڵبژاردننی ئایندە کە من پێم وایە هەڵبژاردنە بە ناچاریە بێ دەسەڵاتیش بیکا پێ دەچێت لە مانجی سێ تێپەڕ نەکا بکرێ بۆ ئەوی بتوانین لەوێ گۆڕانکاریەکی گەورە بکەین. بەڵام ئەگەر خۆپیشاندانە مەدەنیەکان بەردەوام بن لە سەرانسەری کوردستانە ئەمەش هاوکارێکی گەورەیە بۆ فشارێکی زۆرترە بۆ سەر دەسەڵاتدارانی هەرێم بۆی گۆڕانکاری بکەن و حاڵ و گوزەرانی خەڵک باشتر بێت لە پێناو خزمەتی خەڵکی کوردستان لە پێناومانەوەی خۆشیان. یان ئەگەر ئەوان بیان توانایە بە شێوەیەکی تەندروست و دوور لە گەندەڵی وستەم و چەسانەوە قۆڕکردنی دەسەڵات و خواردنی سەرەت و سامانی وڵاتە حکومەتداری وڵاتیان بکردایە تەمەنی خۆشیان درێژتر دەبوو خەڵکی کوردستانی پشتیوانی لێرەکردن و هەرێمیش بەو بارودۆخی ئێستادا نەدەڕۆیشت. زۆر باشە مامۆستا جەنابتان وەک چاودێرێکی سیاسی باسی پێکێنانی هاوپەیمانیت کردووە ئەو بەرێت باسی ئەو بەرێت کرد کە پێویستە فراوان بکرێ هەرێک لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کە لێستا لە حکومەتی هەرێمی کوردستان داهاتوونەتە دەرەوە. بە بڕای ئێوە ئەمە تا چەند هەنگاوی بۆنراوە یاخود تا چەند زمینە سازی لەبارە بۆ ئەوەی کە ئەم دوو هێزە ئەو بەرەیە فراوان بکەن بۆ ئەوەی کە بە فشاری زیاتر داواکاری شەقامە ڕاستی حکومەتی هەرێمی کوردستان بکەن؟ من پێم وایە دروستبوونی ئەو بەرەیە چەند مانگێک بەر لە ئێستا زەمینە لەبار نەبوو و پشتیوانیەکی باشی لێ نەدەکرا. بەڵام ئەو بارودۆخانەی بەسەر هەرێمی کوردستان هاتوو و دوای ریفراندۆمی حزب سیاسیەکان گەیشتنەوە قەناعەتەی کە دەسەڵات نایەوێت گۆڕانکاری بکە و ناشیکە و ئامادەشە ڕوبەڕووبوونەوەی خەڵک ببێتەوە ڕوبەڕووی خەڵک ببێتەوە بە خوێنڕشتن و بەکارهێنانی چەک و ئەو چەکانی کە بەرامبەر دوژمنیش بەکار نهاتۆ بەرامبەر بە هاوڵاتیان بەکاربێ. ئەمە وای کردووە کە ئێستا لایەنە سیاسیەکان ئەوەی بن لە پەیامی لایەنە سیاسیەکانەوە دەیویستم ئامادەباشیەک هەیە بەوەی کە هاوپەیمانیتێک دروست ببێ لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە بەیاننامەکەی خۆیانە داوایان کردووە و لە لایەنەکانی تریش ئەو نەفەسە دەبینم لە هاوپەیمانەتی دیموکراسی و دادپەروەری ئەو داواکاریەم بیستووە و بزوتنەوەی ئیسلامی و پێم وایە یەکگرتووی ئیسلامی و هەموو ئەمانە ئامادەن بێنە ئەو بەرەیەوە و هیوادارم لایەنەکانی تریش خەڵکێک لە ناوێکێتی و پارتیژ ئامادەیان تێدا بێ بتوانن پشتیوانی ئەم بەرەیە بکەن کە ئەمە بەرەی گەلە و ئێستا من گەشتبینم بەوەی کە ئەم بەرەیە دروست ببێ و هیواداریشم لە پێناو سەرخستنی پرۆسەی سیاسی و گۆڕانکاری لە ڕیشەیی لە هەرێمی کوردستان و ڕزگارکردنی خەڵکی کوردستان لە قەیرانەکان لایەنەکان ئەم بەرەیە دروست بکەن و هەندێک بەرژەوەندی حیزبیشیان لە بین بچێ. من پێم وایە لە پێناوی خزمەتی خەڵکی کوردستانە ئەمەیان خزمەت بە لایەنە سیاسیەکان دەکا و ئەمەیان چاکتر و باشتر و لە پێشترە کار لەسەر دروستبوونی ئەو بەرەیە بکرێت و کە بەڕاستی خەڵکی کوردستان خەریکە دەگاتە ڕادەی بێ هیوایی لە حیزبە سیاسیەکانیش بۆی ئەو هیوایە بۆ خەڵک دروست بێتەوە و پشتیوانی حیزبە سیاسیەکان بکەن بە بۆچوونی من یەکێک لە ئەولەویاتی کاری ئێستای ئەو لایەنانە دروستکردنی ئەو بەرەیە بۆی لە ئێستاوە کاری بۆ بکرێ و بەرنامەی هەڵبژاردنیش لەلایەن ئەمانەوە کار بکەن میکانیزمی هەڵبژاردنەکانیش بگۆڕدرێ و ئەگەر کرا یاسای هەڵبژاردنیش تعدیل بکرێ و لە پەرلەمان گۆڕانی تیا بکرێت. زۆر باشە مامۆستا ڕواڵەتەکانی ئێستای شارەکانی هەرێمی کوردستان لە حکمی عسکەر دەچێت دوایەوەی کە چەندین هاوڵاتی شەهید و بریندار بوون دەبینن کە حکومەتی هەرێمی کوردستان لە پارێزگاکان و لە قەزاکان بەڕێوەبردننی شارەکانی تەسلیم بە هێزی عسکەر کردووە. هەرێمی کوردستان سەرڕای ئەو قەیرانە زۆرەی ئێستا هەیەی ئەوە هەڵدەگرێت کە شارەکان حکمی عسکەری تێدا بەڕێوە بچێت و لە بری داخوازیەکانی خەڵک وەڵامدانەوەی داخوازی شەقام حکوومەت تانک و هێزی سەربازی بنێرێتە سەر شارەکان بۆ سەرکوتکردنی هاوڵاتیەکانی خۆی؟ بەداخەوەیڵم ئەبێ دەسەڵاتدارانی وڵات
و حکومت هەموو کاتێک بزانێت کە نوێنەری خەڵکەوە ئەم میلەتە ئەوانەی بردوۆتە سەر کورسی دەسەڵات دەنگی بۆ داون چەپڵەی بۆ لێ داون خوێنی ڕشتووە خەباتی کردووە تا ئەوان گەیشتونە کورسی دەسەڵات بەڵام ئەو بێباکیە بەرامبەر بە خەڵک جگەلەوەی کە نەتوانی خزمەتی بکەی نەتوانی مافەکانی بۆ دابینکەی نەتوانی پێداویستە سەرەتایەکانی ژیانی لە ئاو کارەبا بۆ دابینکەی نەتوانی موچەی بۆ دابینکەی و خەڵک ناچاری بەرەو هەندەران بڕوایاواز لە ژیان بێنێ یا ئێستا دیاردەی خۆکوژیش پیا بووە کۆمەلگا بەرەو هەڵوەشانەوە دەڕوا دەرەنجام ئەگەر خەڵک داوای مافەڕاوەکانی خۆی بکات لولەی تفەنگەکانی تێبکەی ئەو چەک و تفەنگ و هێزەی کە دەبوو بەرامبەر دوژمنانی کوردستان و لە سەدا پەنجاوێکی کوردستانمان لە ماوەی 48 ساعتا لەدەستدا بۆ ڕوبەڕووی ئەو دوژمنە بکرایەتەوە ئێستا ڕووی پێ دەکرێتە خەڵکی کوردستان بەڕاستی شارەکانی کوردستان ئێستا لە سەربازگە دەچێت و بە هیواییەکی زۆر ڕووی کردوتە خەڵکی کوردستان و پێشم وایە هەر دەسەڵاتێک ویستە بێتی گەل سەرکوتکە دەرەنجام شکستێکی گەورەی خواردووە و ئەمە مێژوو پێمان دەڵێ ئەوەی مێژووی خوێندە بێتەوە دوور و نزیک دەزانێت کە هەر دەسەڵاتێک بەرامبەری گەل وەستا بێتەوە بەڕاستی گەل ڕەحمی پێ ناکە و لە سەرۆ وشانەوەخوای پەروەردگار سزای ئەدا و سەرنجامی هەموو ستەمکارێکیش لە ناوچوون و تیاچوونە ئەمە حەقیقەتێکە وەکو دین وەکو مێژوو وەکو واقع وەکو سیاست هەموو کەسێکە بێ بە هەموو دەسەڵاتدارێکە بێ ئەو بزانێ من ئەوەی ئێستا لە کوردستان دەبینم هەست دەکەم ئەمە دەسەڵاتداران دوابزمارە لە تابوتی خۆیانی ئەدەن و نەمانی ئەم دەسەڵاتێت یا ئەبینم ئەو ئەسکەرتارێتەی کە ئێستا لە ناو شارەکانی کوردستانە ئاو ڕوبەڕبوونەوەی خەڵکی سڤیل و بێدەسەڵاتی خەڵکی کوردستان کە ئێستا هەیە. پێشبینی بەڕێستان چییە بۆ ڕۆژانی ئایندا؟ واتە دۆخی سیاسی و ئەمنی هەرێمی کوردستان بەرەوکوێ هەنگاو دەنێت؟ وڵی بە بۆچوونی من بارودۆخەکە هەروە ئاڵۆز دەبێ بەڵام بەبێ خەڵکی کوردستان گەشتبین بن بەوەی کە هیچ سیستەمێک تا سەر ناڕوا و ناڕەحەتی تا سەر ناڕوا و دەبێ یەقینمان هەبێ بەوەی فإن مع العسر يسرا من ئەم ناڕەحەتیانەش کۆتایی پێدێ و ئەم دەسەڵاتەش کۆتایی پێدێ و گۆڕانکاریش دەبێ بەڵام هەموو ئەوانە پێویستی بە پلاندانان و هاوکاری لایەنەکان و هاوکاری خەڵکی کوردستان دەبێ و ئەگەر بێت و ئەم خۆپیشاندانانەش بە هەر شێوازێک ڕێگە پێ نەدرایان کۆتاییشی پێهات یا هێور کرایەوە بەڵام ئەبێ پلانێکی سیاسی هەبێ بەوەی کە وەکوتم ئەو هاوپەیمانێتە دروست کرێ و خەڵقیشی لە دەور کۆ بکرێتەوە و پشتیوانی بۆ پەیدا بکرێت لە ناوخۆی هەرێم و لە دەرەوەی هەرێم کار لەسەر ئەو گۆڕانکاریە بنەڕەتیانەکرێت لە هەرێمی کوردستانە گەرنا بەڕاستی بارودۆخەکە هەروە بڕوا ئەو ئەسکەرتارێتیە لە پێش هەموو کەسا لە بەرژەوەندی دەسەڵات نییە چونکە میلەت ئەگەر دەیان و سەدان و هەزارانیشی لێ بکوژرێ من پێم وایە ئەوە مەترسی زیاتری دەبێت بۆ سەر دەسەڵات و پشێوی ئاڵۆزی زیاتر دەکا و ڕقی خەڵک ئەسوورتر دەکا دەرەنجام کوردستان بەرەو عقارێکی زۆر خراپ دەڕوا بۆیە هیوادارم پێش هەموو کەس دەسەڵات واز لەم ئەسکەرتارێت و تونوتیژێ بێنێ گوێ بۆ داها و مافەکانی خەڵک بکرێ ئەوەی گۆڕانکاری پێی دەکرێ بیکە و بەڵێم بدا گۆڕانکاری بکە ئەگەرەوە ئامادە بواە حکوومەتێکی کاتی دروست بواە حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی بێگومانم ئێستا حکوومەتە لە خلالی هەفتەیەکا دروست دەبوو لەگەڵ بەغداش دانووسانەکانی دەکرد ئەنجامی باشی دەبوو لانی کەم موچەی مانجێک دوو مانگ بە هاوڵاتیان داهات کە ئەمەش بەڕاستی هیوایەکی بە خەڵک دەبەخشی و بارودۆخەکەشی هێور دەکردەوە خەڵکیش هیوایەکی بەو دەسەڵاتە دەبوو بەڵام بەداخەوە نایان کرد دیارە هەردایانەوێ بۆ دوجار ماڵاوایی لەم دەسەڵاتە بکەن وا دێتە بەرچاوم. زۆر بەڕێز دارا محەممەد ئەمین چاودێری سیاسی زۆر سپاس دەکەین کە ڕاستەخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی.